یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عەبدوڵڵای کوڕی حوذافە ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت کاتێکە ڕۆمەکان بە ئەسیری گرتیان پاشای ڕۆم قەیسەری ڕۆم هەندێک داواکاری لە ئیمامی عەبدوڵڵای کوڕی حوذافە کرد بە هیچ جۆرێک جێگای قبوڵکردن نەبوو قبوڵیشی نەکرد بۆیە وتی من یەک داواکاریم لە تۆ هەیە ئەی عەبدوڵڵای کوڕی حوذافە فەرمووی چییە وتی وەرە ببەرە گاور وتی وەڵڵاهی شتی وا قەت ناکەم بە هیچ جۆرێک من شتی وا ناکەم زۆر دوورە ئەو شتێک کە تۆ باسی دەکەی چونکە وەڵڵاهی لە ڕیوایەتەدا فەرمووی ئەگەر هەموو موڵکی خۆت و موڵکی دنیاشم بدەیتێ تەنها یەک چاوتڕکاندنی وازە دینی محەممەد نایەن صلی الله علیه وسلم بۆیە ئەوە شتێکی زۆر خەیاڵێک کە تۆ باسی دەکەی بە هیچ جۆرێک من ئامادە نیم ببم بە گاور و وازم موسڵمانەتی خۆم بێنم قەیسەر پاشای ڕۆم وتی شتێکم بۆ بکەن بە دار و دەستەکەی خۆی وتیان چییە وتی بڕۆن جوانترین ئافرەت مەلیکە جەمالم بۆ بێنن جاری وایە شەیطان و دۆستەکانی شەیطان بیانەوێ کەسێک لە خشتە بەرن لە ڕێی ئافرەتەوە بۆی دێن مەلیکە جەمالێک ئەم شارە ئەم وڵاتە کێ جوانترین ئافرەتە بۆم بهێنن ئیشم پێیەتی چون جوانترین ئافرەتیان بۆ هێنا ئیمامی عەبدوڵڵای کوڕی حوذافەیان کردە ژوورەوە و ئافرەتەکەشیان بەڕووتی کردە ژوورەوە بۆ لای بەس بۆ ئەوی کەرامەتی بشکێنن بۆ ئەوی ڕێز و حورمەتی بشکێنن ئەمجا سەرشۆڕێکن هەموو شتێکی پێ بکەن بەڵێ بەڵام ئافرەتەکە کاتێک کە چووە ژوورەوە بەڵێ بەڵام چی ڕوو ئەدات لە ژوورەوە ئەم پیاوە بەڕێزە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت کاتێک ئەم ئافرەتی بینی خۆی کردە ژوورە فەرمووی خوایە گیان پەنا دەگرم بە تۆ خوایە بمپارێزە خوایە گیان بمپارێزە ئافرەتەکە هەرچەندێ هەوڵیدا لەگەڵ ئەم پیاوە بەڕێزەدا ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ هیچی پێ نەکرا بۆیە هاواری کرد دای لە دەرگا بە عەجەلە ئافرەتەکە وتی دەرگام بۆ بکەنەوە دەرگایان کردەوە بۆ مەلیکە جەمال بۆ ئافرەت بۆ شاجوانە سەیران کرد هاوار دەکا وتی ئەوە چییە چیت کرد لەگەڵ عەبدوڵڵای کوڕی حوذافە وتی وەڵڵاهی سوێن بەخوا نازانم من نێرم یا مێم ژنم یا پیاوم وەڵڵاهی نازانم ڕۆشتومەتە ژوورەوە بۆ لای بەرد یا بۆ لای بەشەر نازانم چییە ئەمە مرۆڤە یا بەردە وەڵڵاهی وام لێ هاتووە بە جۆرێک مۆقیفم لەم پیاوە موسڵمانە بینیوە نازانم من ژنم یا پیاوم نێرم یا مێم بۆ هیچیان پێ نەکرا چونکە داوێن پاک بوو تۆش ئەمانە بکە بە پێشەوە و قدوەی خۆت نەک ئەو کەسانی کە خەریکی بەدڕەوشتی و خراپەکارین بەردەوام بە لەسەر ئیستیقامەتە بێ لەسەر دینداری خواپەرستی و ڕەوشت جوانی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەو کەسانی دەڵێن ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە بەردەوامیش دەبن لەسەر ئەو وشەیە لەسەر ئەو دینداری خواپەرستیە بێگومان خوای گەورە ئەوانە دەخاتە